زارا لە بەرنامەیەکیان پەنجەوە باز دەکەین. حکوومەت چی کردووە لە خزمەتکردنی هاوڵاتیان لە چێ لە ڕایکردنی مامەڵەکانیان کە پێویستیان بە فەرمانگەیەک دەبێت. یەکێک لە فەرمانگانە کە دەمانوێت باسی بکەین بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتی پارێزگای هەولێرە. دەتوانی خۆت لە ئێستا دەکات و ڕۆژی سەردانە دیاری بکەیت. ئەمەش هەمووی لە ڕێگای یەک ئەپلیکیشنەوە دەوێتن. پێشتر کە دەهاتی لەوە پاسپۆرت مانگێکی پێدەچوو ڕۆتینیاتی گەلەگەلە زۆر بوو دەبا بچوو بە ئینساخت کردبا لە ئەوجارە لە بانقێکی چەکت کردبا بەڵام ئێستاکە ئەلحەمدوللا دوو ژووری دەکەی و ئیدی ژووری سێم پاسپۆرتەکەی خۆت وەردەگریەوە. بە هەوڵ و کۆشی حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ بەڕاستی یعنی دانانی ئەو سیستەمە دیجیتالیە وای کردووە یعنی ئەو ساڵ یەک تەزویریشمان نەبووە. ئەم پاسەپۆرتانە هاوڵاتی هەبووە کە دەری هێناوە پاشان نەهاتۆتەوە ئێستا لە بیری کردووە. بۆیە ڕای دەگەێنن پێویستە هاوڵاتیان لە کاتێەوەی کە مامەڵە دەکەن پاسەپۆرت دەردێنن پێویستە بێن بە سوکان بیبنەوە. ئەمە بۆ لێرە هەڵگیرێت. ئەم جارە لە بەرنامەیەکیان پەنجەوە باز دەکەین. حکوومەت چی کردووە لە خزمەتکردنی هاوڵاتیان لە چێ لە ڕایکردنی مامەڵەکانیان کە پێویستیان بە فەرمانگەیەک دەبێت. یەکێک لە فەرمانگانە کە دەمانوێت باسی بکەین بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتی پارێزگای هەولێرە. با بزانین لێرە چی کراوە بۆ ئەوەی هاوڵاتی بحەسێتەوە. لێرە شوێن پەنجەی کارەکان و هەوڵەکانی حکوومەت ئەمجارە باز دەکەین. چی کرد بۆ ئەوەی هاوڵاتی پارێزراو بێت ماندوو نەبێت کارەکانی باش بڕوات چونکە حکوومەت گوتیان حکوومەتی هاوڵاتیان لەسەر ئەم بنچینەیە لەگەڵتان نەبین با بزانین چی کراوە بۆ خزمەتی هاوڵاتی. لێرە دەمانەوێت بزانین ڕێکارەکانی دەرهێنان و نوێکردنەوەی پاسەپۆرت چییە؟ وا چ جۆرە پاسەپۆرتێک بە هاوڵاتیان دەدرێت و تایبەتمەندیان چۆنە؟ هاوکاتیش تایبەتمەندی ئەمنیەکانی ئەم پاسەپۆرتانە چین و ڕێژەی ساختەکردن تیایدا چەند؟ ئەم بەڕێوەبەرایەتیە پێک دێت لە چەند نووسنگەیەکی پاسەپۆرت. ئەم نووسنگانە زانیاری لەبارەی کارەکانیان دەخێنە ڕوو و هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی بە ئەلکترۆنیکردنی کارەکان چ کاریگەری لەسەر ڕایکردنی کاروباری هاوڵاتیان هەیە نیشان دەدەین. سەرەتاش بەڕێوەبەری ئەو فەرمانگە خزمەتگوزاریە دەبینین. ئێمە لە بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتی پارێزگای هەولێرین لەگەڵ بەڕێز عەمید مەریوان کە بەڕێوەبەری ئەم بەڕێوەبەرایەتیەیە دەمانێت بزانین چی بۆ هاوڵاتیان کراوە پاسەپۆرت کە خۆی مستەمسەک و بەڵگەنامەیەکی زۆر گرینگە. سڵاو لێبی کاک عەمید. سڵاو جەنابتان بەخێر بێت. دەمەوێت پرسیار بکەم چ جۆرە پاسەپۆرتێک بە هاوڵاتیان دەن و چەند نووسنگەتان هەیە بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان چیتان کردووە کرێکارەکان چەندە بەرەو پێش چووە بۆ ئەوەی کارەکان ئاسانتر بڕوات. سەرەتا بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتی هەولێر ئێمە 4 نووسنگەمان هەیە. 2 نووسنگیان لە ناو سنتەری شاری هەولێرن ئەوانیش بە 2 شەفت داوام دەکەن شەفتی ئێواران و شەفتی بەیانیانیشمان هەیە و 2 نووسنگەشمان هەیە. نووسنگەی سێمە نووسنگەی ئیداری سەربەخۆی سۆرانە کە قەزا و ناحەکانی سەر بە و ئیدارەیە هەمویان لەوێن دەرێ مامەڵەکەیان ڕای دەکرێت. نووسنگەی چوارمان نووسنگەی لە قەزای کۆیە قەزای کۆی و ئەو دەوروبەرەکەی لەوێن دەرێ مامەڵەکەیان ڕای دەکەن. باشە دەمەوێت سەبارەت بە هەوڵی حکوومەت بەم دواییانە بەتابەت لە کابینەوە جاران ئەگەر بەبیرمان بێت خوڵەکەمە ئێزانی زەنجاڵی هەبوو قەڵە باڵغ هەبوو دەمان بینی لە زۆر لە میدیاکانش گلەی دروست دەبوونی گەرانی دروست دەبووی لێ هەر تۆڕەکانی سۆشیال میدیاش ڤیدیۆ گرتە ڤیدیۆ بڵاو دەبوو لەوەی کارەکان باش ناڕوە ئیزدیحامی شوێنەکە گونجاو نییە. ئێستا
هیچ دەنگ و باسێک نەمایە کەس گلەی نەمایە ئەو نیگەرانی خەڵکیکە نەما ئەمە چ وای کرد هەوڵی حکوومەت سەرۆک وەزیران وەزارەتی ناوخۆ بوای کرد کە کارانە ئەوها باشی بڕوە ئێستا خەڵک تەواو لە بیرکە ئەو هەموو قەڵەباڵاغی و کە ئیشەکان بە مانگ نەدەڕۆیش ئێستاش بە سەعاتە چ دەڕۆ دەست ناخۆش لەو پرسیارە بەڕاستی ئەو پرسیار لە جێ خۆی بوو یەکێک لە کارە هەرە جوانەکانی حکوومەتی هەرێم بڕیارەکەی کە جەنابی سەرۆکی حکوومەت دای شۆڕکردنەوەی دەسەڵات بوو ئەوە شتێکی زۆر کار ئاسانی کرد بە تایبەتیش لەو بوارانەی کە پەیوەندی بە کاری هاوڵاتیان هەیە لەم ڕوانگەشەوە جەنابی وەزیری ناوخۆ بەڕاستی فەرمانی بە ئێمە کرد کە دەسەڵاتەکان شۆڕ بکەینەوە خۆشبەختانە ئێستاکە لە هەر چار نووسنگەکانی کە سەر بە بەڕێوەبەرەتەکەمان هەموو کاری هاوڵاتیان ڕای دەکرێت بۆ نمونە ینی چ داعی دەکاتن مەسەلەن هاوڵاتیەک لە سۆرە مامەڕەی هەبی نوێکردنەوەی پەسەپۆرت کتابی بۆ بکرێت کتابەکە بگاتە ئێرە ئەوجە ئێمە ڕەوانی بەغدایە بکەین حەل بکەین شەکەی نا ئێستا ئەوە گۆڕایە دەسەڵاتی کاملیان پێدراوە بەرپرسی نووسنگەکان ئیشەکانیان دەکەن و ڕۆژانەش ئیشەکان زۆر بە جوانی دەڕاتون هەر لە سنووری خۆیان ئیشەکانیان بۆ دەکرێت پێویست ناکە سەردانیەوە بکەن ئەو بەڕێبەراتیە لە چەند فەرمانگە و بەشێک پێک هاتووە ئامانج لێی خزمەتکردنی هاوڵاتیانە کارەکان هەمووی بە ئەلکترۆنی کراوە و سیستەمێکی پێشکەوتوو بۆ هاوڵاتیان دابین کراوە لە بەڕێوەبردنی کارەکان و دانیشتن و کاتی چاوەڕوانی و چۆنیەتی ئەنجامدانی ڕێکار و هەنگاوەکانی دەرهێنان و نوێکردنەوەی پاسەپۆرت ئەمڕۆکە هاتم بۆ دایرەی پاسپۆرتی هەولێر بۆ نوێکردنەوەی پاسپۆرت لە بۆ نەنکەم بەخۆی پێشتر کە داهاتی لە بۆ پاسپۆرت مانگێکی پێدەچوو وەڕێکاریشی زۆر بوو ینی ڕۆتیناتی گەلەگەلە زۆر بوو دەبا بچوو بە ئینساخت کردبا لە ئەوجارە لە بانقێکی چەکت کردبا ئیدی زۆری پێدەچوو تا ئەو پاسپۆرتەوە بەڵام ئێستاکە ئەلحەمدوللا سەرۆکی حکوومەت هەوڵی داوەکە زۆربەی زۆری شتەکان و ڕێکارەکان بە ئەلکترۆنی بکە تۆ لە ماڵی خۆت سڕێک دادنێ دوای سڕەکە بۆ بەیانی دێی تەنها دوو ژوور دەکەی لە پرزگە دێەوە دوو ژووری دەکەی و دی ژووری سێم پاسپۆرتەکەی خۆت وەردەگریەوە و هەر هەموو ڕێکارەکانیش لە ماوەی ساعتێک لە بۆ ساعت و نیوێک ساعتێک کەمتر زیاتر ڕێکارەکان تەواو دەبێت ئەلحەمدوللا و ئێستاکە شوێنی دانیشتن و هەموو شتەکان کرایە لە بۆ هاوڵاتی کاراسانی کرایە و جگە لەوەش هیچ پارەیەک بەدەست نادێت لێرکانە بەهۆی ئەوەی کە هەژماری من ئەلێرە بە کارتەکە پارەکەی خۆت دەدەی و هەموو شتێک کاراسانی کراوە لە بۆ هاوڵاتیان. لێرە سەرجەم کارەکانی دەرهێنان و نوێکردنەوە و بزربوون و هەموو گرفتەکانی پاسەپۆرت بە سیستەم ڕێککاری پێویست و کار ئاسانی بۆ هاوڵاتیان کراوە. ئەوانەی پەسەپۆرتیان بزر دەکردیان تالف دەبوو تەنها لە دادگای هەولێر دەبایە مامەڕەکانیان کردبایە بەڵام ئەو سەلاحیەتەمان وەرگرت کە لە دادگای سۆران هەم لە دادگای کۆیش ئێستاکە مامەڕەکانیان ڕای دەکرێت یعنی ئەو هاوڵاتیە نەبوو کاری دادگا نەبوو کاری پەسەپۆرت کردنی پەسەپۆرت پێویست ناکە ئەو ڕێگەی بگری ئەوەش کە وای کردووە بەڕاستی حەوادیس کەم بتەوە ئەو قەڵەباڕێکی دێتە ناو شاری هەولێر نەمینێ هەموو ئیشەکانیان لە یەک شوێن ڕای دەکرێتن و بە مودەیەکی کەم پاسپۆرتەکانی وەردەگرێت. تەکنۆلۆژیای تازە و ئەو پێشکەوتنەی لە سیستەمی کارکردنی ئەم بەڕێوەبەراتی هەیە بۆ هۆکاری چ لە کەمکردنەوەی بەڵگەی ساختە و نەمانی ڕۆتینیات. ئەو ئاسانکاری چی کردیە ئەو ئامێرە کارم ئەنی بە دوو دەقەونەوەی تەبع دەبێتن و پاسپۆرتەکە وانەوەی کردی ازدحامە نەمینێ ویزارە قەدیم هەبوو طبعا ئەو سیستەمی بتاقەوتنی کە بتاقەوتنەکەی دادەنێ مەدەستکاری ناکەین بەخۆی دەخینەوە ئەنی مەزاری تەزویری سەفرە. بە هەوڵ و کۆشی حکوومەتی هەرێم
وەزارەتی ناوخۆ بەڕاستی ینی دانانی ئەو سیستەمە دیجیتالیا وای کردووە ینی ئەو ساڵ یەک تەزویریشمان نەبووە تاوانی ساخت و دیارە تاوانی سەختە نەماوە نەخێ ئەمە دەستکەوتەکە ئەو ساڵ دەستکەوتی حکوومەتی هەرێمەوە کە وەزارەتی ناوخۆ دائیمەن تاکید دەکرێتەوە هەم لە خزمەتکردنی هاوڵاتیان هەم لە پاراستنی حەقی هاوڵاتیان بۆ ئەوەی تەزویری مستەمسەکان دەکرێت. ئێمە یەک بابەتی گرنگ دەمەوێت باسکەم لە بەدواداچوونەکانمان لەماوەی چەند ساڵی کار ئەمید کە کردیتمان لە بەرنامەی شوێن 50 لە ڕابردوو ئەوە زۆر بوو مستەمسەکاتی ساختە دەکرا نفوس جنسیە پاسەپۆرت ویلی هەبوو هاوڵاتیەک لە لێرە ئەرزی هەبوو خانی هەبوو داهاتۆ فرۆشرا بوو ئاگاشی نەبوو ئەمە یەک لە دەستکەوتەرە گەورەکانی حکوومەت هەرێمی کوردستانە کە نەماوە ئەم ساختەکاری و ئەم دیاردە ئەم تاوانش بەڕێژ بەرچاو کەمی کردووە ئەمەش کاردانەوەی باشەیە دەمێ بۆش باسکەم زیاد لە بابەتی ئەوەی کە کۆنتڕۆل کرا تاوانی ساختەوە بابەتانە هاوڵاتی کە دێتە ناو بەڕێبەرایەتیە لە بەرامبەر ئەو خزمەتگوزاریە کە حکوومەت دایناوە چەند مرتاحە چەند کار ئاسانی دۆکراوە جاران شوێن نەبوو دانیشی ئێستا دەبان بینی من هەموو لە کورسی و شوێنێکی گونجا و تەبرید و گەرمی و ساردی ینی منداڵەکان ویلی هەبوو خەڵەکە بوو دێگە مامەم تاوا بووە لە خۆی دانیشتووە ئەو قەڵەباڵغیە و ئەو مادوبوونی کە لە پێشتر دەکرا حکوومەتی هەرێم نەیهێشت بەڕاستی هەمووی کردە سیستەماتیک بوونی سیستەماتیک و ئەلکترۆنیکی شەکان خەڵکەکە ینی ئەو کاتی کە سەڕێی دێدا دەنیشی لەو شوێنێکە لە بۆی دیاریکرایە کە شایەنی هاوڵاتیانی خۆمانە ئەتا کارەکەی تەواو دەبی لە دوو قەعای ئیشەکەی تەواو دەبی. بەنسبەت ئەو ژمارە پاسەپۆرتەکان کە بە هاوڵاتیان دراوە نزیکەی 132,000 پاسەپۆرت بە هاوڵاتیان دراوە کە بە مادیبوونی کارمەندانمان ئەفسەر و کارمەندانمان کارکردنی وان بووە و بەنسبەت خزمەتگوزاری تر ئێمە متنەقیلەمان هەیە لەگەڵ سیارەی حالب و حالەتی نەخوازرا و حالەتی نەخۆشی کە ئەوانە تیمی تایبەتمان هەیە دەچن سەردانی نەخۆشخانەکان دەکەن و کارەکەی تەواو دەکەن و پاسپۆرتەکان دەدەین. سەبارەت بە معاملەی تێکچوون و ونبوونی پاسپۆرت پێویستە هاوڵاتی کە ئەم معاملەی هەیە سەرەتا سەردانی دادگا بکە و فەرمانی بەڕێز دادوەرمان بۆ بێنێ کە هاتە دایرەی پاسپۆرت ئێمە دەست پێ ئەەکەین بە جێبەجێکردنی معاملەکەی پێشتر ئەم جۆرە معاملانە لە ماوەی زیاتر لە مانگێک ئەیخایان تا بتوانێت هاوڵاتی پاسپۆرتەکەی وەربگرتبە بەڵام ئێستا لە کاتی ئێستادا کە هاوڵاتی دێک کەمتر لە 72 کاژێر ئەتوانێت معاملەکەی تەواو بکات و پاسپۆرتە نوێەکەی وەرگێ و ئێمە خوشبەختانە لە پیلانماندا هەیە کە لە ماوەیەکی زۆر نزیک بتوانین کە هاوڵاتی ئەم جۆرە معاملانە لە ماوەی کەمتر لە ئەو ماوەی کە دیاری کراوەواتە لە ماوەی هەمان ڕۆژ کە پاسپۆرتەکەی معاملەکەی تەقدیمەکە ئێمە بتوانین پاسپۆرتێکی نوێی بدەینێ. أنا أسمع وزفت وسنقل الرجال سلامتي إن شاء الله سلامتي إن شاء الله بتساوى سان بيم قلتينا ما بنخش بيسمنا ناود أمير استاكاكو بوي طبعا كانوا بس تساوى خير تساوى خير زنابت استحق بك ويستا باسبورت خير لەمەوێ باز لەو ئەپە بکەم ئەمە ئەم ئەپە تایبەتە بە فەرمانگەی پاسەپۆرتی پارێزگای هەولێر ئەم ئەپە دەبینن هاوڵاتیان ئەوانەی دیانەوێت پاسەپۆرتی نوێ دەربینن یان نوێکەنەوە ئەم ئەپە لە مۆبایلەکانتان دابەزێنن بەم شێوەیە ئەمە خزمەتگوزارێکی گرینگە تەبان ئەمە بە پاڵپشتی حکوومەتی هەرێم کراوە ئەمە لەگەڵ ئەوەی کە حکوومەتی ئەلکترۆنی دیجیتاڵی دروست بوو وای کرد مامەڵی هاوڵاتیان جاران بە مانگ تاوان دەبوو ئێستا بە سەعاتێک تەواو دەبێت ئەمە یەکێک لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆکە ئەنجامی داوە دێتە سەر ئەپەکەی بەم شێوە دەبێتەوە دیاریکراوە زۆرە پاسەپۆرتێکە لێرە ئەم پڵەسەدا دەگری کە دێتە سەر ئەم ئەپە تەواوی وردەکارێکە لوغەی زمانی کوردی عەرەبی هەیە زمانی کوردی باشە لێرە پێت دەڵێ ڕێنمایی دەکە هەموو ڕێنماییەکان دیاری کراوە لە کۆتایی ڕازیم بەم شێوەیە نووسراوە دواتر کە دەبێتەوە لێرە پێ دەڵێت چ پارێزگایەک هەڵدەبژێری
داخلی عێراق نووسرایە ناوی عێراق پارێزگای هەولێر نووسینگەی سێ بەم شێوەیە دیاری دەکەی وردەکاریەکان دیارە هەتا هاوڵاتی ئەوەش دیاری دەکات کاتێک چ سەعاتێک بۆ خۆی دێت ئەمە بە ئارەزوی هاوڵاتیەکەیە بۆیە ئەم وردەکاریە چێکە لە خزمەتگوزاریەکان وە زانیاری زیاتر بەوە دواتر لێرە کاربەدەستانی ئەم بەڕێوەبەراتیە باسیەکەن. سەبارەت بە ڕێکارەکانی دەرهێنان و نوێکردنەوەی پاسەپۆرت و هەوڵەکانی حکوومەت بۆ بە ئەلکترۆنیکردنی کاروباری هاوڵاتیان بەڕێوەبەری IT ئەم فەرمانگەیە زانیاریەکان دەخاتە ڕوو. یەکێک لە پرۆژە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیەدا بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەت بوو. یەکێکیش لەوان وەکو بەڕێوەبەراتی پاسپۆرتی پارێزگای هەولێر دەمانەوێت خەتوە بە خەتوە هەمووتان پیشان بدەین کە چۆن هەر لە پێشەوە هەتاکو کۆتایی دەکات تاوەکو دەگاتە وەرگرتنەوەی پاسپۆرت ڕێکارەکان چۆن گۆڕاوە چۆن ئاسانکاری بۆ هاوڵاتیان کراوە. بە پێویستی دەزانم بۆ هاوڵاتیان ڕووکەمەوە کە لە پاسپۆرتی کۆندا چۆنیەتی ڕێکارەکان دەرهێنان و ڕۆتینێکی زۆری هەبوو لە ئێستادا چی گۆڕاوە لە ئێستادا ئەو هەموو ڕێکار و دروستکردنی فۆرم و فایلی کۆنەکان و وێنە و دانانی ڕۆتینە کۆنەکان ئێستا بووتە بە ئەپلیکیشنێک و سیستەمێک کە تەنها لە نێو مۆبایلەکەی خۆتەوە لە ڕێگەی مۆبایلەکەتەوە دەتوانین نۆرەکە دابنێ و کات و ڕۆژی سەردانەکە دیاری بکەیت بە جۆرێک کە وێنەی کارت نیشتیمانەکەت ناویسیانەکە داخل دەکەی و ژمارەی کارت نیشتیمانەکە دەنووسی و دەتوانی بۆ خۆت و ئەندامانی خێزانت هەر بە یەک ژمارەی مۆبایل نۆرەکە دابنی. دواتر ئەوەی گرنگە لێرەدا مەبەستمانە باسی بکەین کە دەتوانی خۆت لە ئێستادا کات و ڕۆژی سەردانە دیاری بکەیت. ئەمەش هەمووی لە ڕێگای یەک ئەپلیکیشنەوە دەوێتن. دواتر لە کۆتاییدا بارکۆدێکت بۆ دەردەچێت. ئەم بارکۆدە پێویستە لە نێو مۆبایلەکەی خۆتە هەڵی بگری بەکاردێتن لە ڕۆژی سەردانیکردن بۆ ڕایکردنی کارەکان. هاوڵاتی لە دوای دانانی نۆرە و هێنانی بارکۆدەکەی لە فەرمانگەکەی ئێمەدا سەردانی ژووری ژمارە 3 دەکات کە تەنها بۆ دڵنیابوونەوەیە لە هەبوونی نۆرە. اینجا هاوڵاتی بەڕێز دەنێرین بۆ ژووری ژمارە 4 کە ژووری وەرگرتنی پەنجەمۆرە. هاوڵاتیەکە لێرەدا بایۆمەتریەکانی وەکو گلەینەی چاو و پەنجەمۆرەکانی و لەگەڵ وێنەی کەسی خۆی دەگیرێتن. دواتر بڕی ڕسوماتەکە بە کارتی بانکی دەدات. لە ئێستادا خۆشبەختانە بەهۆی پرۆژەی هەژماری منەوە هاوڵاتیان زۆربەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خاوەنی کارتی بانکی خۆیانن. ئەمەش کاراسانیەکی زۆری بۆ ئێمە کردووە بەڕاستی لە بەڕێوەبەراتەکەماندا کە هاوڵاتیان دەتوانن کارتی بانکی خۆیان بەکار بهێنن. دواتر کە تەواو دەبین لێرە دەچین بۆ ژووری ژمارە 5 کە ژووری چاپکردن و دانەوەی پاسپۆرتی هاوڵاتیەکەیە. ئەمە کۆتا ژووری فەرمانگەکەمانە کە فەرمانگەکەمان وەکوو بۆ بەڕێستانم باس کرد تەنها لە دوو ژووردا خۆی دەگرێتەوە. ئەمە ژووری چاپکردن و وەرگرتنەوەی پاسەپۆرتە. هاوڵاتی لێرەدا دادەنیشێت و چاوەڕێی پاسپۆرتەکەی دەکات بۆ هەر پاسەپۆرتێک پێویستمان بە 3 خولەکە تاوەکو پاسپۆرتەکەی چاپ بکرێتەوە. بە تێکڕایی ڕێژەی چابوونی پاسەپۆرت بە شێوەیەکی معدەلی ساڵانە وەربگرین چونکە وەکو خۆتان دەزانن کە لە وەرزی زستاندا هاوڵاتیان گەشتکردنیان کەمترە وەکو وەرزی هاوینە. بۆیە ئەگەر معدەلی ساڵ وەرگرین هەر هاوڵاتێک کە سەردانمان دەکات کەمتر لە 2 کاتژمێری پێویستە و پاسپۆرتەکەی دەدەین. پێش ئەوەی پێتان بڵێم ئەمانەی دەستم ئەم پاسەپۆرتانە چین دەمەوێ بە نمونەیەک دەست پێ بکەم. هاوڵاتیەک لەم ماوەیە هاتۆتە پاسەپۆرتی هەولێر گوتێتی پاسەپۆرتی 2 منداڵم دەرهێناوە هاتوومە بمەوە. پاش 6 ساڵ کە دەرهێناوە هاتووە باتەوە. لەو کاتەی پاسەپۆرتەکە دەرهێناوە کە 6 ساڵ دواتر هاتووە پاسەپۆرتەکەی کە باتەوە بەسەر چووە. ئەمە چیرۆکی هاوڵاتیەکە کە پێتان دەڵێن چییە؟
پاسەپۆرتی هەولێر دەڵێت هاوڵاتیان 2000 پاسەپۆرتیان ئەمە پاسەپۆرتەکانە 2000 پاسەپۆرتیان لە بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتی پارێزگای هەولێرە کە ئەمە هەموو لێرە کۆکرێتەوە ئەم پاسەپۆرتانە تا ئێستا هاوڵاتیان نەهاتنە بیبەنەوە بەشی زۆریان بەسەر چووە کێشەکە ئەوەیە هاوڵاتی هەیە دەڵێن هاتووە پاسەپۆرتی دەربێنێت گوێتی پاسەپۆرتم نییە باشە چونکە ئەمە پێشتر کە دەری هیناوە ئیکۆنەکەی تەلەف دەکەن ناو دەبن ئی نوێ دێن نوێژ ناباتەوە پاشان ساڵ لە بیری کردیە هاتۆتە ئێرە دەڵێن کاکە تۆ پاسەپۆرت دەرهیناوە نەهاتووی بێەوە ئەمە کێشە دروست دەکات بۆ بەڕێوەبەرایەتی بۆ هاوڵاتێکەش بۆیە بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتی پارێزگای هەولێر ڕایدەگەێنێت ئەمە 2000 پاسەپۆرتی هاوڵاتیانە ئەمە ئەی تێدایە پاسەپۆرتی ئەی هەیە 6 ساڵە کەس نهاتە بە دوایدا پێویستە هاوڵاتیان بێن پاسەپۆرتەکانیان ببنەوە و لێرە هەڵگیراوە ئەمە زۆر زار کێشیان بۆ دروست دەکات وا دەکات خەڵکێ لە بیری کردووە ئەم پاسەپۆرتانە هاوڵاتی هەبووە کە دەریهیناوە پاشان نەهاتۆتەوە ئێستا لە بیری کردووە بۆیە ڕایدەگەێنن پێویستە هاوڵاتیان لە کاتیەوەی کە مامەڵە دەکەن پاسەپۆرت دەردێنن پێویستە بێن بە سوکان بیبنەوە ئەمە بۆس لێرە هەڵگیرێت لێرە هەموو هەنگاوێک بە سیستەم ڕێکخراوە و نۆرەی مامەڵەکردنی هاوڵاتیان دیاری کراون هیچ کەس ناتوانێت مافی کەسی تر پێشێل بکات و پێش مامەڵەی کەسانی تر بکەوێت یەکسانی و دادپەروەری لە ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان بۆتە هۆکاری ئارامی و دڵخۆشی هاوڵاتیان کە سەردانی ئەم فەرمانگەیە دەکەن لە چوارچێوەی استراتیژیەتی حکوومەتی هەرێمی کوردستان و لە کابینەی نۆ بە پاڵپشتی سەرۆکوەزیران مەسوور بارزانی هەوڵەکان بەردەوامە هەرچی خزمەتگوزاری هەیە دەبێت کار ئاسانی بکرێت بۆ هاوڵاتیان و دابین بکرێت ئەمە یەکێکە لە هەوڵەکان لەم بەڕێوەبەرایەتیە لەمانەیە ئەوە باسکەین زیادەوەی کار ئاسانی کراوە بە دیجیتالی کراوە کارەکان بۆ ئەلکترۆنی و خزمەتگوزاریەکان دابین کراوە ئەوەش هەیە ئەو هاوڵاتیانێک کە ناتوانن بەیانیان بەشداری بکەن لەم پرۆسێ بۆ دەرهێنانی پاسەپۆرتی نیشتیمانی بۆ پاسەپۆرتە لە پارێزگای هەولێر چیان کردووە حکوومەت دەوامی کاتژمێر 6 تا ئێواران درێژ کردوتەوە لە بەیانیان تا کاتژمێر 6 لە ئێواران درێژ کاتەوە ئەفسەر و کارمەندان لەم بەڕێوەبەرایەتیە لە بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتی پارێزگای هەولێر لە ئەرکدان تا 6 ئێوارە ئەمانە لە ئەرک دەبن بۆی ئەم هاوڵاتیانە ئەگەر ئەوانەی ناتوانن بەیانیان بێن ئێواران کاتەکەیان دیاری ئەکەن بۆ دەرهێنانی پاسەپۆرت یان نوێکردنەوەی تەواوی خزمەتگوزاریەکان دابین کراوە هەر هاوڵاتێکیش دەڵێن لێرە هەر هاوڵاتێک گلەیی هەیە کەم و کوڕێک هەیە کێشەی هەیە دەتوان پەیوەندی بەم بەڕێوەبەرایەتیە بکەن بۆ ئەوەی کار ئاسانی بکرێت و گوێ لە داواکاریەکانیشان بگیرێت